والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام خيرة لبي، السلام عليكم ورحمة الله وبركاته. أشين سر عنوانك ترس با ڕەمەزانمان بکەینە، با ڕەمەزان فرسەتێکی گۆڕانکاری بێت لە ژیانە، واتە ڕەمەزان بکەینە گۆڕانکاری لە چەند خاڵێکە. هەموو ساڵێک ئێمە خوای گەورە تەمەن باقی بدا بۆ هەمومان ڕەمەزان دێ و ڕۆژوو دەگرین. زۆرینەی خەڵکی هەر سێرەکەی ڕۆژۆکە ئەگرێ و شەو نوێژەکە ئەکا و ئەگە بیتێری ئەم مرۆڤە دای بینێ بخێتە سەر تەرازویەک، زۆر نوقسانی ئەبینی لێیە. هەر ڕۆژوە و نوێژە و تاوە لەولاوە بڕێ بۆ مامەڵە و کردار و کار ئەیکا، زۆر مخالەفەیە لەگەڵ خوا و پێغەمبەرە، فکرشی لێ ناکاتەوە، خۆشی چاک ئەزانی. هەموو مرۆڤ ئێستا من چاک ئەزانم هەڵە لەکوایە، تۆش ئەزانی، گشتمان ئەزانی. ئەی هەتا کەی ناگەڕێیتەوە؟ چی کاتێ گەڕێیتەوە؟ کێ ئەڵێ بەیانی ئێمە ڕۆژوو ئەگرین؟ کێ ئەڵێ ساڵێتر؟ ناترسی ڕۆژەکەت قبوڵ نەبێ؟ ئەبێ وریابی ئیماندارە. ڕەمەزان با بکەینە فرسەتێک بمان گۆڕێ. گۆڕین لە چی ئیماندارە؟ گۆڕانکاری لە نەفس و دەروون. هەرچی تەبیعەتی خراپ تێ فڕەیدە. چونکە ئەگە تەماشاکەین پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو ئیسلامدا هەرە پلەی ئیسلام بەرزی جیهادە، تێکۆشانە لە پێناوی خوادا. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەتەوێ جیهاد بکەی، غەزا بکەی، ئەجر و پاداشتی کەسێکت بۆ بنووسێ غەزای کردبێ لەگەڵ پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو پلە و پایەت پێ بدرێ لە بەهەشتا. بەڵێ ئەی پێغەمبەری خوا، ئەی بۆ نەمانگەرەک دەی گوێ بگرە. ئەفضەل الجیهاد ئەن یوجاهد الرەجل نەفسەه هەواه. باشترین، چاکترین جیهاد غەزا ئەوەیە، غەزایە مرۆڤ غەزای چی بکە؟ غەزای نەفسی خۆی بکە و ئارەزووی بکە. ئێستا ئێمە هەندێک تەبیعەتمانەیە لە ئیسلامدا نییە، ئێمە خۆمان ئاوردماتە ناو ئیسلامەوە، ئیسلامانش پێ ناشرین کردووە. ئەزانن مرۆڤ تەبیعەتی جیاوازە. ئەگەر مرۆڤ تەبیعەتی تەسلیم ئیسلام نەکەی سەتاسەد، معدەنەکە باش دەرناکا لەو سەر و شتی خراپ ئەدا. کە شتی خراپیدا تۆ ئەهلی ئیمانی، ئەهلی ئیسلامی، ئەهلی مزگەوتی جمعە و جەماعەتی، خەڵکێژە ها ئەوە فڵان کەسە، وەک فڵان کەس نوێژکەم ئەمەیە، خەلەلەکە لێرێ، وەک فڵان کەس حەجکەم، وەک فڵان کەس دوکانداری بکەم، وەک فڵان کەس ئەمە بکەم ئەمە بکەم. ئێمە گلەی ئەمڕۆمان ئەمەیە، زۆر جا گلەیمان لێکری. خۆ کابرا نوێژەکە، ئێستا خەڵکێ نوێژەکە بۆ کچەکەی خراپە لە ماڵ، بۆ کوڕەکەی خراپە، بۆ ژنەکەی خراپە. ئێ چۆن ئەبێوە؟ ئێ چۆن ئەبێ؟ ئەبێت ئەمە نابێت، ئەبێ بگۆڕێیتەوە. ئەم نوێژە ڕۆیتەوە بۆ ماڵ بگۆڕێ، لەگەڵ ژنەکە تا بگۆڕێ، لەگەڵ مناڵەکەت بگۆڕێ، لەگەڵ دراوسێکت بگۆڕێ، لەگەڵ مسڵمانان بگۆڕێ. ئەگەر وا بوو ئەوە تۆ ئەو فەرمایشتە جوانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێت کردووە، ڕۆژێکی جوان و شیرینت کردووە. ئیمامی حەسەنی بەسریە فەرمێ إن العبد لا يزال بخير ما كان له واعظا من نفسه. ئەڵێ بەندە، ئەم ئیمامی حەسەنی بەسری تابعیە، ئەڵێ مرۆڤ، ئینسان، مسڵمان، ئەڵێ خەیری تایە حەتا چی کات؟ ئەو کاتەی خۆی نەسیحەتی خۆیەکە. بەڵام ئەگەر خۆی بووە شت لای خۆی، ئیترە و مرۆڤە ئەمە ناگرێتەوە. خەتەرە، وریابن. عجوب، لە خۆت ڕازی بی، خەتەرە. چی لە دین، چی لە دنیا، هەردووکی خەتەر. چونکە ئەم پیا و باچە ئەفەرمێ کاتێک باشە خەیری تایە بەردەوام ئامۆژگاری نەفسی خۆیەکە، ئەو مرۆڤە باشە هەتاوە. بەڵام ئەگە ئەوە نەبوو، هەر بە دوای خەڵکۆ بوو، خۆشی لە فکر چوو، ئەو مرۆڤە باش نییە. چونکە ئەبێ وریابیت. ئێمە ئێستا من ئەگە بڕێگەم بگەڕێم بە دوای عیبی خۆمە، وەڵڵاهی تا قیامەت ناتوانم بگەڕم بە دوای عیبی کاکە حاجی ئەحمەدە. بۆ عیبێ؟ چونکە خۆم زۆر عیبمەیە، خۆم زۆر هەڵەمەیە. ئێستا ئەمڕۆ وایەتووە مێشێکی خەڵکە بینێ، بەڵام شاخێکی خۆی نابینێ.
تاوان و گوناح شتێک زۆری هەیە هەڵە نابینێ بەڵام سەرەکی مێشێکی خەڵک حەسابی بۆکە و لە دوای چێو بۆی ئەو شتانە یعنی ئەبێ ئینسانی ماندار وریابێ وەکانت محاسبا من همەتی وەت بەردەوام محاسبەی خۆی بکە بگەڕێتەوە ئەم کەسە باشە ئەم دوو هۆکارەی تیابێ خی پەروەردگار ئەفەرمێ چی ملەتێ باش ئەمە وەک تاک ئەی وەک ملت وەک خەڵک عام چی باشە ئەو ملەتە باشە ئین الله لا یغیر ما بقوم خی گەورە هیچ شتێ بۆ ئێمە ناگۆڕێگە خۆمان نەیگۆڕی تۆی سە لە ماڵە دانشە گرکتە خوا ڕزقت بدا ڕاستە خوایدا بەس گەرەێکێتی تۆش هیمەتێ بکەی تۆ گەرەکتە بچتە باشت ئەبێ ڕۆژوو بگری ئەبێ نوێش بکەی ئەبچی حەج بکەی ئەبێ خێر بکەی ئەبێ ئەوانەی ئارەزوو تێ لای بدەی فڕی بدەی ئەوەی خراپەیە لای بدەی ئەمانە گەرێ بکەی ئەگەمانە نەبکەی نابێ هەموو تاکێکە تا کۆمەلگا هەمووی ئاوایە سهلی بن عەبدوڵڵاه فەرمێ ما عبد الله بشيء مخالفة النفس والهوى چی کاتە عیبادەت هەر شتێک ئێستا ئێمە نەفسمان داوای شتێکە ئێستا تۆ دانیشتەکە خۆتا کفتوگۆ بکە چی بەشەری حەزەکە نەفسی بێژێ لە بەیانیوە تا ئێوارە خۆت بگرۆ ئاو مەخۆ نان مەخۆ هیچ بەشەری وا نایژ هیچ نەفسێکی وەمەوە نایژێ بەڵام ئێمە دافعی ئیمانەکە وای لێ کردووە چیمان بێت ئیمانەکە وای لێ کردووە کە زاڵ بووە بەسەر ئەم نەفسا ئەیگرین لەبەر خوا گوێی پێ نادی ئەوە نیشانەی خەیرێ ئەمە یەکەمیان دووەمیان ئەوەی ئینسان هەرچی کاتێک مخالفەی هەوا ئێستا تو ئینسانێ باجار پێشەشی گوناحە و گوناحە مەیکە بەزانی نەفسی هالای و سێرەکە ئیمانەکەی لاوازە و کزە سێرەکەی ڕایکە چونکە نەفسەکەی قڵپۆ بووە ئیمانەکەی کەمە نەفسەکە و هەواکەی زۆرە ئەو کاراکە هەرچی کاتە ئیمانەکەت بەرز بوو ئیسە ئیمان یەزداد بتاعات بەچی بەرزە بێتەوە بەتاعات بەرزە بێتەوە ئیمان وەچی دابەزێ بە مەعاسی دابەزێ کە دابەزوو ئەو کاتە لە باتی ئەوەی چاکە بکەی سێرەکەی خراپەکان ئەچی بەرەو پیری ئیمامی حەسەنی بەسری ڕەضا و ڕەحمەتی خوای لەبێ إن الله جعل شهر رمضان أفرمي شهر رمضان مضاربا لخلقه چی جوان فەرموویەتی ڕەمەزان یعنی ڕەوشجوانی ئەو مرۆڤە بە ڕۆژوو لەگەڵ ڕۆژەکە تا سێ ڕەوشتی خۆت کەوریابە نەکەی لە ماڵ توی ڕەبی تووڕێی تەرکە قسەی شیرین قسەی جوان لەگەڵ خێزانن ئەچی تۆ بۆ ماڵ ێوارە تۆ ئیسە بەیانیە بە ڕۆژ تێی نوێژەکان دەکەی تۆ ڕۆیت باش ژنەکەت ئەبێ مناڵەکان بکاتە خاوەن چێ شتێکەکە بەها بە ڕۆژەوە تۆش دەی خۆی ئێوارە بچیتەوە کفری خوا نابێ بێ ژنەکە دەسە خۆش بێ ئەی ئێوارانێ چوویتەوە بەشکەم چێش لە ماڵ نەبووم ئێوارە خۆ ئاخر زەمان هەڵەسێ ئی بۆ وابینێمە تۆ خۆت بخە جێگای ئەو بخە جێگای تۆ خۆت قبوڵەکەی ئاوا توو ڕەبێ گشتەرێ نابێ و هەمان کاتش مناڵەکانە شتی هەمومان چیتەوە لە ماڵە قسە شیرین بێ گفتارە جوان بێ قسە جوان بێ چونکە تۆ ڕئیسی گەورەی ماڵەکەی بەشتی سێتووەکە تۆ چۆن بیاوە دەرەچێ و ماڵە هەر چۆن بیاوە دەرەچی ئەیتێ گەرەکتە چۆن بڕوا کەواتە تۆ سایەقی ئەگە سایەقەکەت بە باشی بکەی بەخوا باشی ئەڕۆ خوا سایەقی خراپە بکەی خوا نەکا بە خراپە چە دوای لۆمەی کەسش مەکە لۆمەی خۆت بکەی چونکە سایەقی باش نەبووی ئەمجا ئەفەرمێ ويستعيبون فيه طاعة إلى مرضاتي وطاعة عبادتك برزامدوني خواي پروردگار وتخوى راضي به وأمجا أفرمي وهولدا لو كسانا كبو بيبنوا واتا سركوتوبن براوبن واز ديرين لو شتاني كخراب وأو شتاني شيكوا خراب بيان كشي بو تشاكو باشبي لا يبن هەتا کۆتایی فەرمایشتەکەی زۆر ئێمە ئەو نەمە بەسمان بوو ئیمامی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەوەل ما تونکیڕون من جیهادکم ئەنفوسەکم یەکەم جیهاد کە بیکەی ئایسە خەڵکێک هێشتی با بچین بۆ فەڵەستین ئێتون جیهاد خۆت پێ ناکرێ فەڵەستینی چی خۆ جیهاد هەنە ئاسان نییە ئینسان نەتوانێت جیهادی خۆی بکە لەو جیهادە ڕاکە گشت کەسێ پیاوی جیهاد نییە گشت کەسێ پیاوی غەزا نییە ئەمجا خەتەر شە لێ ڕات کرد یەکسەر خوای گەورە ناوت تۆمارەکە لەو کەسانەی کە گوناحە گەورەکان حەوت گوناحە ئەبی ئینسان لە پێشدا خۆی ئامادە بکە ئامادەسازی بکەیتەوە
نفسی خۆت کە ئیمامی عەلیە فەرمێ باشترین چاکترین غەزا غەزای خۆتە. هەوڵدەی چۆن یعنی خۆت داماڵی ڕەمەزان ئەمسی ڕۆژەوە ئەم لێ بکات لەو سەرەوە کە دەرچووم بە ئینسانێکی زیاد وەک ئەوەی تازە ئەبمەوە لە هەموو عیبادات، لە هەموو چاکە، لە ڕەوشت، لە هەمووش. ئەو کاتە تۆ کەسێکی وای پەروەردگار بە تەئکید خۆشتی گەرەک و بە تەئکیدش عیبادەتەکەی لێ قبوڵ کردی. کابرایەک هاتە لای ئیمامی عومەر، عەبدوڵای بن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، لە دەربارەی غەزا و جیهاد پرسیاری کرد. فەرمووی ئەبدەئەکە بینەفسیکە فەجاهیدها، واتە یەکەم جار تۆ نەفسی خۆت پاککەرەوە و نەفستش بگرەوە لە هەموو شتە خراپەکان بە جوانەکانش بیڕازێنەوە. چکە موسڵمانانی خۆشەویست ئێمە زۆر جار زۆری نەمەن ئەم گلایە ناکەن. ئێستا کابرا زۆر جار ئیسا من کە دێمەوە زۆر جاریشە مامۆستا توخوا لەسەر مینبەر باسی برایەتی بکە. ئەی بۆ ئەو کەسە باسی دراوسێکە بۆ هاوسێکەت نوێژ ناکا بەرەوڵا نوێژەکە ئیکورە مامۆستا بەخوا پێنج وەختە شا لە مزگەوت. سوبحان الله. باوکێک ئافرەتێ تەلەفۆنەکە بۆ نمونە مامۆستا بەخوا زۆر باوکمان زۆر باش نییە لەگەڵمانە. سوبحان الله. ژینێ تەلەفۆنەکە بەخوا پیاوەکەم باش نییە لەگەڵمان. سوبحان الله. نوێژە ئەمە گشتی نوێژەکە. پیاوێک گلەی لە ژنەکەیەکە. سوبحان الله. پێنج وەختە لەبان بەرماڵ بۆ پیاوەکەی باش نییە. سوبحان الله. گشتی یعنی ئەچی دە بازار سێر بازار کرد. بە کێ بازاڕی گران کردە؟ گشتی لە پشتێمەوە نوێژەکە بازاڕ شتێکە فڕیە. کێ ئێکسپایرەدا دەخەڵە؟ ئاهلی نوێژە کێیدا؟ ئەمە کێشەکەی ئەمە ئەمەیە. ئینسان کە لە خوا ترسا وەڵڵاهی نیم دەقا سانیەک بەسەریا چوو ئەو کیسپایرە وەڵڵاه نایدا دەخڵ. بەڵام وجدانی نەبوو لە خوا نەترسا 50 ڕەقەمتری لێدا ویدا دەخڵ. ئەخە خەتەرەکە لێرەیە گشتی. خەتەرەکان لێرەیە بۆ ئێمە ژیانمان خۆش نییە. إن الله كان عليكم رقيبا بتواوتي تێنەگەیمانە لەو ڕەقیبێ کە خوای پەروەردگار لە حەوت تەبەقەی ئاسمان و زەوی بە تاقی تەنیا بێ خوای گەورە هەمووی دەبینێ. ئێستا نایبی ئیستە توازانی خەڵک نایبینێ بەڵام لە قیامەتە هەمووی پیشانی خەڵکێدا. بەخوا هەمووی پیشان بەو خەڵکێدا. ئیتر بزانە وەکەوەی کارەکان ئەەکەین ئێمە خەڵک گشتی بینێ تۆ وا بژی هەر کارێکەکەی هەموو دنیا دەیبینێت خوا دەیکی نەوە. تۆ ئەگەر ئەوەت بۆ دروست بێ لە دڵتا ئەوە قەت ناکەی. بۆ ئێمە گلەیەکانمان ئەوەیە. کۆتایی دێنم بەم قیسەی شێخ الئیسلام ابن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێ ئەم عالمە بەڕێزە لە سجنەکانە خستیانە سجنەوە چونکە عولەمایان دوو بەشن. عولەمای سەڵاتین هەیە هاي بە 24 ساعت بە دەوری سوڵتانە هەڕوە ئەوانە قەت گوێیان لێ مەگرن ئەگە بەرماڵی بە عاسمان ئافڕی چکە ئەوانە بە کەڵک نایەن بە ئاوازی ئەوەی کە گەرەیەکی تێوە قسە دەکە سێ و کەڵ پیاولەک هەرچی عالم ئیسلامەیە زۆر جار لەسەر قسەی حەق لەسەر چی نابووە قسەی حەقی کردووە قسەی حەقی وتووە یان عەلەقەنیش نەبووە بێدەنگ بووە نەک ئەوەی بۆی بشێلە و بۆی باشکاتەوە حەڵاڵێکە بۆی ئەبێ وریابین ئیماندارن هەموو کەسێ شایستەی وە نیە قسەی لێ وەرگری هەموو کەسێک ئەبێ ئینسان موسڵمان ئاگای بێ دین لە کێ وەرەگرێ و لە کێش بەرجەستەیەکە کەسێک بۆ خۆی نەبێ چیجا تو چی دینێکی لێ وەرەگری چیجا ئەو لە خەمی خەڵکا نەبێ چیجا ئەتەوێت چی بکە ئەتەوێت ئەو لە ئەو لە شوێنێک و تۆش لە شوێنێ نابێ بۆیە من زۆر جار ئەڵێم مەلایەکی کوردی وەنانە ڕەق گەورە بووە زۆر لەو مەلایە باشترە کە ئەمڕۆ وەک مەلیکەژی لە وڵاتە عەرەبیەکان زۆر جار ئەمە نانە ڕەقە دەردی من و تۆ ئەزانێ ئەوە دەردەزانێ لەبان دۆلارەژێ توزانێ ئەو بەس فتوا ئەدا بەس گەورەکان ڕازی بێ ئاگای لە هەژار و نەدار و فەقیر نییە توزانێ تۆی منی کوا لە فکرە بۆیە زۆر جار ئێمە ئەو مەلا کوردەواری خۆمانە زۆر جار لەناو خەڵکا ژیاوە کورە مەلا وایە کاکە ئیسەش یارمەتی مەدە لە برسان برێ هە لە برسان برێ لە وڵاتە گەورانە ئێستا لێرە دانیشتۆ وەڵا شێخ فڵان لەورە وتی کورە بابە شێخ دڵان لەبان دۆلارەژێ تو خۆر لە چییە توزانێ مەحنەتی شارەکەی من چییە وڵاتەکەی من چییە چکە عولەمایش فەرموویانە کەسێک کە بە ئەو ژیانەی کە هانا و ژیانەکە لەو پرسیار کە ئەزانێ قەزێکەی تۆ چییە
ئەم پیاوە پڕ گەورەیە پرسیاریان لێ کرد فەرمویان کاتێ سجن بوو چوون بۆ لای وتیان تۆ لە سجنی وە نەسیحەتمان بکە ئەوش فەرمووی وتیان ئەگرین بۆ تۆ ڕۆین کۆمەڵی گریان وتیان عالمی چۆنە بێت تۆ لە سجنابی ئەم شتانە ئەمجا ئەمش فەرمووی ئێوە بگرین بۆ دڵە ڕقەکانی خۆتان مەگرین بۆ من ئێوە دڵتان ڕقە ئەوەی کە من لەسەریم شتێکی حەقە خۆ شتێکی ناحەق نییە بەڵکو بگەڕێن بۆ ئەوەی کە دڵتان ئێوە حەفسە تەسلیمی خواتان نەکردووە و ئەو دڵات تەسلیمی شەهوات و هەوا و ئارەزووی خۆتان کردووە چونکە نەکەوتنە دوای دینە ڕاستەقینەکە کە ئەو دینەیە خوای پەروەردگار ئەوێتی خوای ڕەحمەت لێ بکە واقعیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە ئەمە خاڵێک بوو لەو خاڵانەی کە گۆڕانکاری ئینشاءالله خاڵەکانی تریش باسەکەین وصلى الله على محمد وعلى آله وصحبه